بە دڵنیاییەوە بۆشایەکی ئەمنی دروست بووە لە سەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگە کە لە ڕوبەربوونەوەدان لەگەڵ ڕێکخراوی ترۆریستانی داعش بەڵام دەمەوێت تیشی بخەمە سەر شتێک کە زۆرێک لە لێدوانەکان دەبینین کە هەندێک لە داعشیەکان کە دەستگیر دەکرێن بەدیل دەکەونە بندەستی پێشمەرگە ئەوان خۆیان ئاماژە بە شتێک دەکەن کە لە ڕێگەی هاتنیان لە وڵاتانی دەرەوە کاتێک دێنە ناو ئەو ڕێکخراوە پەیوەندی بە داعشەوە دەکەن یەکەم وڵات کە لێرە دەستباریان بۆ ئاکات تورکیا ئیتر لێرە شتێک جێ هەڵوێستەیە قسەی لەسەر بکەین تەنانەت بۆن لە بۆچی لە ناو هێزی پێشمەرگە بەتایبەت هێزی پارتی دێت هەموو هەمە ئاهەنجێکی هەیە لەگەڵ تورکیادا بە بەراورد لە بری ئەوەی هێز و چەک و زرێپۆش و تانک و چەکی باشی وەک ئێنفۆڕ و میلان و چەکی پێشکەوتی وەکو قەناسی حەراری و ئەمانە بباتە سەنگەرەکانی پێشەوە بۆ پێشمەرگەی دابێم کە لە کاتێکدا بە بەراورد دەبینی پارتی هێزەکانی خۆی دەباتە سەنگەرەکانی هەرێمی سنووری پاراستنی مەدیا بەرامبەر بە گەریلا جێگیریان دەکات لێرە ئەوە دەردەکەوێت کە پارتیش ئەوەندە مهتەم نییە بۆی کە پێشمەرگەی فەقیر و هەژار لە سەنگەرەکانی پێشەوە شەهید دەبن چونکە من دیقەتمدا یەک لەو هاوڵاتیانەی لەو گوندە ئەگەر هەڵم نەکرد بێ خدریجێ شتێکی وایە ناوەکە لەو گوندەکە دوێنێ شەو داعش شێرشی کردیە خۆی ئاماژە بەوە دەکات کە لەو گوندە تەنها 8 پێشمەرگەی لێ بووە ئەو هاوڵاتێک کە 3 برای لە یەک شەودا لە یەک چرکە سادا شەهید بوونە کاتێک بەرگری کردێ لە دەتوانم بڵێم هەر ئەوان ئەو ماڵە خۆیان دیفاعیان کردێ و هێرشەکەی داعشیان تێکشاندەوە بەڵام ئەو ئاماژە بەوە دەکات ئەوان تەنها 8 پێشمەرگە بوونە ئەو چەک و پێداویستیە سەربازیانی ئەوان لەلایەن بووە ئەو خۆی تەنها زیاتر لەوە لە ماڵەکەی خۆیدا هەیبووە پێویستە ئەو چەک و ئەسلحەی کە ڕادستی وەزارەتی پێشمەرگە ئەکرێ کە دیارە ئەوەش بۆ مەبەستی ئەوەیە کە ئەو چەک و ئەسلحەیە ببرێتە سەنگەرەکانی پێشمەرگە سەنگەرەکانی پێشمەرگەی پێ تۆند و تۆڵ بکرێ نەک لە کۆگاکانی وەزارەتی پێشمەرگە بێ هەڵجێتەوە یاخود لە دەست کۆمەڵێک بەرپرس و هێزی ناڕێکخراو لۆ ئەوەی بۆ مەبەستی تایبەتی بەکاری بینن دیارە ئێمە ئەبینین بە تایبەتی لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو جموزۆڵی هێزەکان چەکدارانی داعش زیاد بووە لە ئەنجامی ئەوشدا دەبینین کە گلەیەکی زۆر لەلایەن بەشێک لە فەرماندەکانی پێشمەرگە و وەخودی پێشمەرگەکان خۆیان هەیە لە نەبوونی چەک و ئەسلحە و فیشەک لەبەر دەستیان دیارە پێویستە وەزارەتی پێشمەرگە پێداچوونەوەیەکی جدی بۆ مۆزوعدا بکات چونکە گلەیەکی زۆر لەسەر ئەوە هەیە کە ئێمە ڕۆژانە لە دەستگاکانی ڕاگەیاندن ئەیبینین و ئەیبیستین بۆیە پێویستە چیدی کە ئەو چەک و ئەسلحەیە لە ناوخۆی هەرێم مەبەستم لە وەزارەتی پێشمەرگە یاخود لە دەست کۆمەڵێک شەخص کۆنەکرێتەوە بەڵکو ببرێتە سەنگەرەکانی پێشمەرگە و سەنگەرەکانی پێشمەرگەی تونند و تۆڵ بکرێت لە بەرامبەر چەکدارانی داعش